سڵاو بار بەڵێ دیارە ڕووداوەکان شەڕەچەقۆنە بۆ بەڵکو هێرشی چەقۆ هێرش بووە بە هێرش و پەلەمەردان بۆ بە چەقۆ بۆ سەر هاوڵاتیان نەکەوەی کە شەڕ بوو بێت. دوو ڕووداوی جیاواز بووە. ڕووداوی یەکەم ئێوارەی ڕۆژی یەکشەمە لەناو بازاڕی کەلاردا گەنجێک بە وتەی ئاسایش هێرشی کردوتە سەر چەند هاوڵاتیەک بە چەقۆ برینداری کردوون. لەو کاتەدا مەفرەزەیەکی ئاسایش چۆتە شوێنی ڕووداوەکە بۆ دەستگیرکردنی و گەنجە. دیارە گەنجەکە بەردەوام بووە لە ئەوەی کە بۆ شێواز و پەلەمەردانی خۆی بە چەقۆ هێرشی کردوتە سەر کارمەندەکانی ئاسایش. لەوێ کارمەندێکی دیکەش کە هەوڵی دەستگیرکردنی داوە ئەویش بریندار بووە هەر بە چەقۆی ئەو گەنجە. بە وتەی ئاسایش گەنجەکە لە ژێر کاریگەری مادەی هۆشبەر و مادەی کحولیشدا بووە. لەژێر کاریگەری ئەو مادانەدا دیارە بێ ئاگا بووە و ئەو هێرشی ئەنجامدا و بەسەر هاوڵاتیان و دواتریش بۆ سەر ئاسایش. گەنجەکە دەستگیر کراوە لەلایەن ئاسایشی گەرمیانەوە بە مادەی 413 لە ئێستادا دەستگیر کراوە لە لای ئاسایشە. لە ڕووداوێکی دیکەدا کە ئێوارەی دوێنێوەتە ئێواری ڕۆژی دووشەممە ڕوویداوە چەند کەسێک هێرشیان کردوتە بە ماتۆر تەبعەن دەمامکیان بەستۆیان ڕوخساریان داپۆشیوە. سێ کەس بوون بە سواری ماتۆر سکیلێک هێرشیان کردوتە سەر گەنجێک کە خوێندکاری زانکۆی و لە کۆلێژی خانەقین ئەخوێنێت سەر بە زانکۆی گەرمیان. بەوتەی هیشام محەممەد کە مامی ئەو خوێندکارە دەکات بۆی نافتی قسەی کرد باسی لەوە کرد کە برازاکەی ڕۆشتووە بە ئامەنجی کڕینی ئۆتۆمبیل چۆ بۆ پیشەنگای ئۆتۆمبیل لە قەزای کەلار لە کاتی گەڕانەوەیدا لە نزیک گۆڕستانی کەلاری کۆن ماتۆرسکیلێکە سێ کەسی لەسەر بۆ دەمامکیان بەستووە هێرشیان کردوتە سەری بە چەقۆ و چەقۆیەکیان لێدا و برینداریان کردووە. بڕی $5,000 واتە 50 گەڵای پێ بووە لەوێ بە زۆر ئەو پارەشیان لێوەرگرتووە و دواتر برینداریان کردو و گیان هێشتووە و خۆیان ڕۆشتون بە شوێنێکی نادیار. ئەوان دەڵێن سکاڵایان تۆمار کردووە لە پۆلیسی نەهێشتنی تاوان لە گەرمیان و پەڕاوی لێکۆڵینەوە بۆ ئەم ڕووداوە کراوەتەوە. ئەمەش جۆرێک لە نیگەرانی دروست کردووە لەلایەن هاوڵاتیانەوە کە بەم شێوەیە بە چەقۆ هێرش بکرێتە سەر هاوڵاتیان و هێرش بکرێتە سەر و کەسانی کە گومان پێیان شکە برێت کە هەندێک پاریان پێبوو بێت.